قورآنی پیرۆز بخوێنێتەوە. بۆیە لە حەدیثێکی صحیحدا لە صحیح تەرغیبدا هاتووە بە ژمارە 1429 پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە قورآن و ڕۆژوو شەفاعەتەکەن. قورآنی پیرۆز دەفەرمێ يا ربي منعته النوم بالليل فشفعني فيه فيشفعاني. قورآنی پیرۆز دەفەرمێ خوایە گیان لە دنیادا ئەم ئینسانە منی لە شەوە زۆر دەخوێنایەوە بە جۆرێک زۆر جار خەوی لە خۆی حرام دەکرد منی دەخوێنایەوە خوای پەروەردگار من بکە تکاکار و شەفاعەتکار بوو ئەم ئینسانە ئەمجا خوای پەروەردگار تکایان قبول دەکا هی ڕۆژوو هی قورآنی پیرۆزیش شەفاعەتەکەن بۆ ئینسان لە ڕۆژی قیامەتە چونکە لە شەودا قورآنی خوێناوە. ئەگەر کەسێکمان لە شەوە قورآنی نەخوێنابێ ئەوە مەحرومە بۆ خۆی ئەگەر بە خۆی بزانێ مەحروم بووە چونکە لە ڕۆژی قیامەتە قورآنی پیرۆز نافەرمێ خوایە گیان لە شەودا لە شەو نوێژە منی ئەخوێنایەوە. ئەگەر ئەومان تیا نەبێ ئەو بزانە ئێمە زەرەرە گەورەمان کردووە. قورآن شەفاعەتمان بۆ ناکە لە ڕۆژی قیامەتە. قورآنی پیرۆز تەئسیراتی بەسەر دڵی ئینسانەکانەوە هەبووە بەسەر دڵی سەلەفی ساڵحەوە هەبووە. بۆیە مامۆستا و پێشەوای خۆشەویستی ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای دەکرد دەیفەرموو خوایە گیان ئەن تەجعل القورآن ڕەبیع قەلبی. خوایە گیان قورآنی پیرۆز بکەی بە بەهاری دڵەکەم. کێوا دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورآنی پیرۆز بکەی بە بەهاری دڵم چونکە بەهار زەوی سەوز دەکا و دەیژێنێتەوە ڕووناکی دەکاتەوە زەوی خۆش دەکات. خوایە گیان چۆن بە باران لە بەهاردا زەوی دەژێنیتەوە و سەوزی دەکەی خوایە گیان دڵەکەی منیش بە قورآنی پیرۆز ئاوها بژێنە و زیندوی بکەرەوە. ئەو دوعای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم.